دووبارە هەڵایە لە کوردستان. دووبارە کەسێکی تر کوژرا. کچێکی تەمەن 18 ساڵ لەسەر چی کوژرا؟ کێ کوشتوویەتی؟ تۆمەتبارەکە تاوەکو ئێستا دەستگیر کراوە یانیش ڕای کردووە. تاوەکو ئێستا کەسوکاری تەرمەکەیان نەبردۆتەوە، وەروەها ناوی کچەکە و پێناسەی کچەکە ئاشکرا نەبووە. ئایا ئەو کچە خەڵکی کوردستان بوو یاخود ئیدەرەوەی هەرێمی کوردستان بوو؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوەلاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەیت، لایک و کۆمنت و شێرت بین نەچێوەوە، سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆ لە کەشدا بگرن بۆ ئەوەی تۆ خۆشەویستەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی وە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵی ڕۆژانەمان بن. ماوەیەکە لە کوردستان ئالەتی کوشتن و کوشتارکاری زۆر بووە. بەداخەوە بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانی ڕاگەیاند دوو کەسیان لەسەر کوشتنی ئەو ژنە دەستگیر کردووە کە لەسەر بەیانی سێزدەی ئەم مانگە تەرمەکەی لەسەر ڕێگای گەڕێکی بەکرەجۆ دۆزرایەوە. بە پێڕاگەیاندراوەکە ئاسایشی سلێمانی ژنەکە لەلایەن خاوەن کارەکەیەوە کوژراوە. سەر لە بەیانی ڕۆژی سێزدەی 12/2021 تەرمی ژنێکی نەناسراو لەسەر ڕێگەی سەرەکی گەڕێکی بەکرەجۆ دۆزرایەوە. ئاسایشی سلێمانی دەڵێت دوای ئەوەی زانیاریان پێگەیشتوە دەست بەجێ تیمەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی دەستیان بە لێکۆڵینەوە و بە دۆداچووندا کردووە. لە ماوەی کەمتر لە 48 کاتژمێر توانرا دوو تۆمەتبارەکە دەستگیر بکەن بە ناوی خ-ها وەروەها د-خ-قاف. لە کاتی لێکۆڵینەوە لەو دوو تۆمەتبارە وەکو ئاسایشی سلێمانی دەڵێن دانیان ناو بە تاوانەکان و پێناسی تاوانباریان ئاشکرا کردووە کە ناوی د-ت-هینە وە لەدایکبووی ساڵی 2003 کە لێ سادە تەمەنی دەگاتە 18 ساڵ. ئاسایشی سلێمانی ئاماژەی بۆش کردووە تۆمەتباران لە کوتەکانیاندا دەریان خستووە کە پێشتر یەکتریان ناسیوە و تاوان لێکرا و لای تاوانباری سەرەکی لە یەکێک لە کافتریاکانی شاری سلێمانی بە ناوی کافتریای لاس ڤێگاس لە شەقامی سالم کاری کردو و شەوی تاوانەکە پێکەوە بوون لە ماڵی تاوانبارەکە. هەر لە ڕاگەیاندکراوی ئاسایشدا ئەوە خراوەتە ڕوو لە بەرەبەیاندا کێشە دەکەوێتە نێوان لە ئەنجامدا تۆمەتبار خ-ها بەکارهێنانی چەک هەڵدەسێت بە کوشتنی تاوان لێکراو د-ت-ها پاشان بۆ تۆمبیلەکەی تەرمەکە دەگوازنەوە بۆ ئەوەی شوێنی تەرمەکە تێدا دۆزرابەوە پاشان هەوڵی خۆشاردنەوەیان داوە. ئاسایشی سلێمانی دەڵێت تیمەکانمان سەرکەوتوانە توانیان تۆمەتباران دەستنیشان بکەن و دەستگیریان بکەن دەست بگرێت بەسەر ئەو چەک و ئۆتۆمبیلەی کە لە تاوانەکە بەکار هاتبوو. تۆمەتبارەکان لەسەر بڕیاری دادۆر بە پێی مادەی 406 لە یاسای سزاندانی بەندکراون و لۆکڵنەوە بەردەوامە لەگەڵیان. وەروها ئەو کچێکە کوشتیانە تەمەنی 18 ساڵە تاوەکو ئێستا خێزانەکەی ئەو خاتونەی کە کوشتیانە بەی جۆرێک دەرنەکەوتونەوە. هەروەها ناسنامەشی تاوەکو ئەو کۆتایی ئاشکرا نەکرا کە دوای ئەوەی ئەو دوو تاوانبارە گیران دواتر زانیان ئەو کچەیە خەڵکی کوێ و وەروها. بەڵام لە ئێستادا پۆلیس ئاشکرای نەکردو ئەو کچەیە خەڵکی باشووری کوردستانەوە یاخود خەڵکی باشووری کوردستان نییە. وڵاتاوای ڕاگەیاندنەکان باسی ئەوەیان نەکردووە. وەروە خێزانەکەشی دیار نییە تاوەکو ئێستا سکاڵایان تۆمار کردووە لە سەبکوژەکان یاخود دییان نا. وەروەها هیوادارین هەموو گەنجانمان دوورکەونەوە لەو کارانەی کە نەشیاوە کە هەم خۆت هەم خێزانەکەت هەموو کەسایەتیت تووشی کێشە دەبێتن و هیوادارین هەموو گەنجانمان دوور بکەنەوە لەو کارە نەشیاوانە لەبەرەوەی تۆی گەنج ئەگەر بەرامبەر هەر کەسێک خراپە بکەیت ئەو تووشی کێشە دەبی و تووشی سزا دەبی و وەروە تووشی بەندیخانە دەبیت. پێشەوەی تووشی ئەو کارانە ببی پێویستە بە شێوازی گفتوگۆ بە شێوازی قسەکردن کێشەکانی نێوانتان ئاسایی بکەنەوە وەروها بگەنە ئەنجامێک کە هەردووگلا بەو ئەنجامن ڕازی بنەوە. هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستانیش پەیامێک دەربکە بۆ ئەوەی هەموو کەسێک نەتوانێت بە ئازادی چەک هەڵبگرێتن و وەروها ئەو چەکەیە بۆتە هۆکاری ئەوەی
چەندین گەنج چەندین کەسی بەتەمەن بکاتە بە کوژ و چەندین کەس تووشی کێشە بکاتن. وەروە ملەتی کورد لە مێژە بەوە ناسراوە کە زۆر حەسەبیە هەر کاتێک ئاسابی دەبێ و دەمانچەشی لەژێ دەست بێ زۆر بە ئاسانی دەتوانێت تەقە لە بەرامبەرەکەی بکاتن و بەڵام ئەوەش هەموو کەسێک ناگرێتەوە. بەڵام زۆرینەی خەڵک ئێساوای لێ هاتووە هیواداری حکوومەت بەو یاسایەدا بچێتەوە و هەروە مۆڵەتی چەک نەدات هەموو کەسێک چووە چەچیش قەدەغە بکاتن لە هەموو کەسێک کە پێویست نەبێ هەڵی بگرێتن و لەو چەند ڕۆژێ ڕابردووشدا بینیمان لە ناوەڕاست عێراق وەروەها لە شارە عەرەبیەکان بینیمان گەنجێک تیزاب بە ڕوخساری ئافرەتێکدا دەکات و دڵمان هات ئەو وێنەیە بڵاو بکەینەوە لەبەرەوەی زۆر بە شێوازێکی دڕندانە تیزابی بە ڕوخساری ئافرەتەکەدا کردووە ئافرەتەش کە تیزابی پێداکراوە تەمەنی تەنها 17 ساڵان بووە. ئەوە شۆکارەکە ئاشکرا کرا لەبەر ئەوە بووە کوڕەکە داوای خۆشەویستی و هاسەرگیری لە کچەکە کردەوە کچەکەش ڕازی نەبووە و لە هەمان حالەتدا دووبارە کچەکە بۆ قوربانی و کوڕەکەش بۆ قوربانی لەبەرەوەی کچەکە بەو ڕوخسارە زۆر ئەستەمە ژیانوە پێویستە چەندین تەزمیل بکە بۆ ئەوەی بگەڕێتەوە شوێ ئاسایی خۆی وەروە کوڕەکەش لە بەندی خانە تاوەکو دەمرێتن هەر لەوێ دەمێنێتەوە. هیوادارین گەنجانمان زۆر بەهێمنی کارەکانیان بکەن و کار نەگاتە ئەو حالەتەی کە تووشی ئەو کێشانە بن وەروەها هەم خۆیان لەناو دەبن و هەم کەسی بەرامبەریان لەناو دەبن. هیوادارین هەموو دایک و باوکان ئاگاداری منداڵەکانیان بن لە تەمەنی 18 ساڵی ئافرەت ئەستەما هەموو شتێک تێبگاتن و بینێری بۆ ئەو شوێنانە کە کار بکاتن و وەروها تەمەنی 17 ساڵی ئەستەمە کە تۆ هاوسەرگیری پێ بکەیت. ئەو تەمەنانە زۆر تەمەنێکی ناسکە منداڵ دەڵێ من گەورە بووم تەواو بووم بە 18 ساڵ بەڵام نەخێر پێویستە هەموو کاتێک دایک و باوکان چاویان لەسەر منداڵەکانیان بوون بۆ ئەوەی بە ئازادی بژین. وەروە هیوادارین هەموو کەسێک لەش ساغ و تەندروست باش بێتن و دوور بن لە کێشەکان. هیوادارین هەموو کەس بە خۆشی بژیتن و هەموو کات لە خۆشی و شادی بن. زۆر سوپاس بۆ سەیرکردنەوەی ڤیدیۆکەمان. ئەو پێتان خۆشە ئەمجار لە چ بابەتێک یاخود لەسەر چ کەسایەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروها ئەوشمان بۆ بنووسن لە کۆمنت گەر پێتان خۆشە لە مۆدووە ئەو جۆرە کەیس و ئەو جۆرە بابەتانە ڤیدیۆ دروست بکەین و یاخود بابەتی ڕۆژانە ڤیدیۆ دروست بکەین تەنها کەسایەتی نەبێتن ئەوە لایک و کۆمنت و شێرمان بۆ بکەن وەروها بە تایبەتی کۆمنتی بنووسنەوە پشتگیریمان بکەن بۆ ئەوەی زیاترین جار لەو بابەتانە ڤیدیۆ بڵاو بکەنەوە لەگەڵ ڕۆژانە ڤیدیۆی جیاوازتان پێشکەش بکەین وەروەها سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرین وەروە سناپشاتەکەشمان ئاد بکەن بەناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵی ڕۆژانە بن هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.